گفتوگۆی ئەم پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک محەممەد عوسمان لێپرساوی مەڵبەندی دۆک یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک محەممەد سڵاو لێ بێم کاتت باش، سپاس دەکەم، سواز بۆ بەشداریکردن لەگەڵمان. هەڵمەتی بانگەشەی یەکێتی لە بادینان چۆن بەڕێوە دەچێت؟ زۆر سپاس کاک ڕانکۆ، سڵاو لە جەنابت و هەموو هەواڵانی کورسات. لە ڕاستیە ئێمە هەر لە سەرەتای دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردنەوە هەموو هەواڵانمان بەسەر بازنەکانە دابەش کردووە، کادرەکانمان هەموو ڕێخستووە و هەموو ئۆرگانەکانی یەکێتی بە تێگڕا کە ژمارەیان زۆرە هەموو ڕێکخراون و بە شێوەیەکی سیستەماتیک ئیشوکارەکان ئەڕوا و تا ڕادەیەکی باش توانیومانە بگەینە ناو جەماوەر و بگەینە ناو خەڵک و کۆی تیمەکانی بانگەشەی هەڵبژاردن و بازنەکان و ئەنجومەنی باڵای ڕاوێژکاری و سەرپەرشتیاری قەزاکان هەموویان بە تێگڕا دەست لە دەست و قوت لەخوا لە بەردەوامن لە ئیشوکارەکان. ئاستەنگی زۆرە بەڵێ زۆرە، مشکلەمان هەیە بەڵێ هەمانە، بەڵام هیچ شتێک نەیتوانێت ئێمە ڕابگرێ و تەنانەت بەشێکی زۆری حیزبەکانی بادینانش لەگەڵ بەرنامە و لەگەڵ ینی بیرکردنەوە و لەگەڵ عەقڵێتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە سەرچاوەکان دەگەڕێتەوە بۆ یەک قوتابخانە تا ڕادەیەکی زۆر یەکانگیرین، بۆیە ئەم جارە لە بادینان وەزعی یەکێتی وەزعێکی ترا. زۆر باشە. کاک محەممەد وتە هەندێک ئاستەنگ دروست دەکرێت، ئاستەنگەکان چین؟ لە 2025 تۆ ڕێگە نەدەی خەڵک بانگەشەی هەڵبژاردننی خۆی بکە، هەندێک ئاستەنگی لێرە و لەوێ بچووک دروست بکەی، شتی بچووک کە بۆم سەرنەمەنە گونج. ئاستەنگەکان چین؟ لە ڕاستیە بادینان 75 شار و شارۆچکەیە، یعنی بڵێن مەساحەیەکی زۆر فراوانە. ئێمە ئەوەی کە بۆ ئێمە کێشەیە ئەوەیە ئاستەنگەکان ئەوەیە کە بەداخەوە ئێمە ئاڵای سەوز و فلێکس و وێنەی کاندیدەکان و بەتابەتی وێنەی سەرۆک بافڵ تاڵەبانی کە ئێمە ئێواران شار جوانەکەین ئەیڕازێنینەوە، کەسی بەداخەوە بەیانی هەڵەسین چەند وێنەیەک ماوە، چەند وێنە و چەند فلێکسێک ماوە بۆ ئەوەی کە بڵێن دەستی لێ نەدراوە و ینی تا ئێستاکە ئێمە سەرڕای ئەوەی کە لە بادینان ینی لایەنەکانی تری دەسەڵات لێرە کادری باشیان هەیە، سەرکردەی باشیان هەیە، پیاوی تێکۆشەریان هەیە، بەڵام هەندێک خەڵکی نەفز نزمشیان هەیە قەنەعەتیان وایە ئەگەر بێ و ئێمە ئەگەر بێ و فلێکسەکانی ئێمە بدڕێنن یەکێتی لێرە شکست دێنێ یاخود پارتی سەرکەوتووە بێ. دیارە ئەمەش نەخۆشیێکی گەورەیە، هەندێک خەڵک زۆر ترسنۆکانە لەگەڵ ئەو مۆزوعە مامەڵاکە، یعنی تەنانەت کار بۆ گەیشتووەکەوە بچن بە سیارەی حکومی، کە بە سیارەی حکومی بچن فلێکسەکانی ئێمە وێنەی کاندەکانمان بدڕێن و بیکەنە ناو سیارەوە و تا ئێستاکە دوو جار ئێمە جارێک لە ئامێدی و جارێکش لە زاخۆ بە دیکۆمنت گرتومانە تەسلیمی ئەنجومەنی کۆمسیارانمان کردووە، بەڵام بەداخەوە تا ئێستاکە شتێکی وامان نەبینی کە کاردانەوێکی وا بکرێت کە ینی ئەمانەی کە بەم کارە هەڵەسن ڕسوا بکرێن یاخۆ ئیجراعاتی توندیان لەگەڵا بکرێت. بەڕاستی دەبێ ئێمە کاتێ باسی بادینانەکەین ئەبێت تێبگەین بادینان سلێمانی نییە، بادینان کەرکووک نییە، بادینان هەولێرژ نییە. جا ئەمان لێرە یعنی هەندێک حزبی بەتایبەت حزبی دەسەڵات پێی وایە ئەم منطقەی بۆ خۆی قۆڕخ کراوە بۆتە بانقی ئەو ئەمە کە لە ڕاستیە وانە، چونکە لە ڕابردنی لە هەڵبژاردننی پێشووتر لە 157 خەڵک هەر بەشداری هەڵبژاردننی نەکرد، بۆ یەکە ئەمە وا بە ئاسانی بەم شێوێن ناچێتە سەر لە کاتێکا ئێمە باوەڕمان بە دیموکراتێت هەیە ئەو باوەڕی پێی نییە، باوەڕمان بە فرەحیزبی هەیە باوەڕی پێی نییە، باوەڕمان بەوە هەیە کە هاوپەیمانی بکەین باوەڕی پێی نییە. بۆ یەکە ئەمانە ئەم مەجموعە هەندێک لەم بەرپرسە نەفز زمانەی کە لێرە هەن زۆر خراپ مامەڵاکەن و بەڕادەیەک مامەڵەیان کردووە کە تەنانەت هەڕەشەشیان لە خەڵک کردووە کە بە چ شێوێ بەشداری هەڵبژاردن نەکا یاخود ئەوە تا کارتی لێ ئەکردرێ یان زۆر ئاستەگی گەورە گەورە لێرە دروست دەکرێت. جا من ئەمەوێ ئەوە بڵێم ینی ئەمانەی کە بەم شێوەیە بەڕادەیەک ینی ئەتوانم بڵێم بچووک بوونەتەوە وای لێ هاتووە کە
کە لە ڕۆژی سەردانی سەرۆکی حکوومەت بۆ زاخۆ بۆ ئەوەی بیسەلمێنن یان نیشانی سەرۆکی حکوومەتی بدەن کە لەم شارە جگە لە پارتی کەسیکە نییە هەموو وێنەکانی ئێمە بە ئاشکرا بە سیارەی حکومی وێنەکانیان پێچای هەندێکشیان دڕاند و کردیان ناو سیارەوە بردیان ئەمە تەنها بەس بۆ ئەوەی کە بڵێن لەم شارە جگە لە پارتی کەسیکە نییە. لەبەر ئەوە ئێمە لەگەڵ ئەم عقلێتەیە مامەڵاکەین لەگەڵ ئەم عقلە نەخۆشانە مامەڵاکەین و من نازام ئەبێ یعنی پەڕۆی سەوز و ئەبێ بۆ نمونە ئاڵای سەوز و فلێکسی سەوز و ئەمانە بۆ ئەوەندە قۆڵنج بێ لە شانیان یعنی بۆ قۆڵنجی پێکەن ینی بۆ ئەوەندە لایەن بە شێوەیە مامەڵی لەگەڵاکەن وەکو دوژمن مامەڵی لەگەڵاکەن جا ئەم نەخۆشیە تەئسیر لە پرۆسەی هەڵبژاردنەکە تەئسیر لە پرۆسەی دیموکراتیەکە تەئسیر لە برایەتی و پێکەوە کارکردنەکە سقە ناهێڵەیە و نەخۆشیەکە زیاد دەکات ئێمە لە ئەمەیە ئاستەنگەکانی بەردەمی ئێمە هیوادارین حزبی دەسەڵات لەم منطقەیە بێتەوە هۆش و واز لەو عقلێتانە بێنێ چونکە ئەم قۆرەخکردن و ئەمە بە شێوە لە شێوەکان پێ ئەوترێت دیکتاتۆرێت کە تو کەسی ترت قبول نەبێ دا ئەمە مۆدیری نەماوە سەردەمی بەسەرچووە ئێمە ینی لە حکوومەتتا پێکەوە مشتەرەکین لە بەغدا دەبێت پێکەوە بین بە تایبەتی ئەم هەڵبژاردنە بۆ بەغدایە ئەگەر ئێمە لە بەغدا ناوماڵی کورد یەک نەخەین و هەمومان پێکەوە کار نەکەین ئێمە تووشی کارەساتی گەورە ئەبین لە بەغدا ئەو کاتێک کە تووشی کارەساتە بین میلەتەکەمان تووشی کارەساتی گەورابێ بۆ یەکە ئێمە دەمانەوێت لە ئێرەوە پێکەوە بە هاوبەشی کار بکەین حتا سبەی ڕۆژێک کە چوینە بەغدا پێکەوە کار بکەین پێکەوە باسی قەزای استراتیجیەکان بکەین قەزای نیشتیمانیەکان بکەین قەزای ناوچە کێشە لەسەرەکان بکەین باسی مادەی 140 بکەین باسی چارەسەرکردنی کێشەی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان بکەین باسی نەفت و گاز بکەین باسی موچە و پێداویستیەکانی خەڵکی کوردستان بکەین بەڵام تو بەم عەقڵەوە کار بکەی ئەبێ نازانم ئەمە چۆن ئەتوانین ئێمە لە بەغدا پێکەوە کار بکەین بۆ یەکە ئەم حکوومەتەی کە ئێستا لەم منطقەیە هەیە حکوومەتی حیزبە و حکوومەتی یەک حیزبشە حکوومەتی کەس نییە و ئەمان جگە لێرە جگەل لە خۆیان کەسی تریان پێقبول نییە بۆ یەکەم من لێرەوە داواکارم لە جەنابی سەرۆک بافڵ تاڵەبانی و هەموو هەواڵانی یەکێتی تا ئەم حکوومەتە چارەسەر نەکەن پێکەنانی حکوومەت دوا بکەوێ چونکە ئێمە ئەبێ لە کۆتاییە حکوومەت بۆ میلەت دابمەزرێنی نەک بۆ حیزبێک و ئێستا لێرە نیوەی ئەم میلەتە بەشێکی زۆری ئەسڵەن هەر دانەمەزراوە خزمەت گوزاری ئەسڵن بۆ یەک لادێن نەچووە کەمترین لادێ ئەگە کارەبای هەبێ یان جادەی قیڕی هەبێ یان ئاوی هەبێ یان پێداویستی بۆ دابینکرابێ ئەمە نەخۆشیێکی گەورەیە لێرە کە ئەمانە هەر کەسێک کە دەنگی خۆیان لەوێ نەبێ ئیتر ئەوان ئەو شوێنە بە شوێنی کوردستان نازانن. کاک محەممەد ئەو بابەتێکی گرنگە ئێمە ڕۆژانە دەبینین شەقامێک دەکرێتەوە پرۆژەیەک دەکرێتەوە هەمومان پێی دڵخۆشین بێگومان لە سەراستی کوردستان بەڵام ئەوی تۆ باسی دەکەی دەڵێی زۆربەی گوندەکان هێشتا بێکارەبان شەقامیان بۆ نەچووە خزمەتگوزاریان نییە ینی کەواتە ئەوەی کە دەکرێت ئەو شوێنانن کە شوێنی بەرچاون ینی شوێنە سنتەرەکان خزمەتگوزاری پێدەگا شوێنەکانی تر ئیهمال و فەرامۆش کراوە. بەڵێ خۆی لە ڕاستیە هەروایە ئێمە بۆ نمونە ئێمە دوێنێ چوینە بۆ حملەی انتخابی چوینە دەیەک کە پێڵێن گوندی بازلۆری پێڵێن گوندی بازلۆری ئەو گەڕەکانەی یان ئەو منطقانەی کە ماڵە کادری یەکێتی لێبێ سەب نەکرا و کۆنکرێتی بۆ نەچووە ئەو ماڵ و ئەو گەڕک ئەو کۆڵانەی کە ماڵە پارتی لێبێ کۆڵانەکان کۆنکرێت کراوە یعنی نەخۆشەکە بەڕادەیەکە سراعەکان لێرە بەڕادەیەکە نەخوێندنەوەی بەرامبەر بەڕادەیەکە لە هیچ شوێنێکی کوردستانە ئەوەی لێبەدی ناکرێت یعنی ئێستا ئێمە بۆ نمونە لە کەرکووک بووینە لە سلێمانی بینە لە هەولێر بووینە قەت نەمڕۆژ لە ڕۆژان کۆڵانی سەب کرێ کۆڵانی نەکرێت لەبەر مەسایلی حیزبایەتی ئەو شتانە بەڵام لێرە ئەو هایە ئەگەر یەکێتی بی نە ئەتوانی لە حکوومەت تەعین بی نە ئەتوانی لەگە منەظەماتی ئەهلیە کارکەی نە ئەتوانی عەقاراتکەی نە ئەتوانی تجارەتکەی نە ئەتوانی بیبی بە خاوەن دوکان و دوکانداری هیچ شتێک تەنها یەک شتێک بۆ تەیە لێرە بۆ تەیە هەوا هەڵمژی جگەل لەوە هیچ شتێکی ترت بۆ نییە جا من ئەپرسم ئایا ئەمە دیموکراتێتە
ئایا ئەمە دەسەڵاتی ڕاپەڕینمان کرد بەرخودانمان کرد بۆ ئەوەی کە ئێمە تووشی ئەم حاڵەتە بین یان میلەتەکە ڕزگارکەین لەبەر ئەوە ئەمەی کە لێرە ئەکرێ نەخۆشیێکی گەورەیە عقلێکی دواکەوت و ئیدارەی ئەدا و من لە سەرەتاشەوە گوتم لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆ لێرە پارتی کۆمەڵی بەرپرسی باشی هەیە کۆمەڵی خەڵکی ڕێکوپێکی هەیە پیاوی تێکۆشەری هەیە یعنی من لەگەڵ ڕێزم بۆ ئەوانە بەڵام ئەوانەی تر ئەمانەشیان ناشرین کردووە یعنی من دڵنیاشم ئەگەر جەنابی کاک مەسعود ئەمانە بزانێ بەم شێوەیە بەخوار من تەسەورەکەم لیان قبول نەکا و بڵێ کاکە ئەم هەتاکەی ینی ئەم یاساشکێنی و هەتاکەی یعنی مەسەرەن بەسیترین نمونە باز بکەین یەکێک کەسێکی یەکێتی دەیەوێت خانوویە تاپۆکە 1001 کێشەی بۆ دروستەکەن ئەتەوێ عەرزێ بکڕی 1001 کێشت بۆ دروستەکرێ حەت تەنانەت بۆت نییە یەکێتی بۆت نییە باخشت هەبێ بۆت نییە هیچ شتێکت هەبێ لەبەر ئەوە یعنی من تێناگەم ئەگەر ئێمە تەشبی نەبێ ینی مقارنەکە ناشرینە ئێمە لەسەر دەمی بەعسا هەروامان پێکرا هەروامان پێکرا هەروە خانوو لەسەرمان تاپۆ ناکرا خسیارە ناکرا بە ناومانەوە زمانی کوردیمان لێ قەدەغە کرا و ئێستاکە سیاست لێ قەدەغە کراوە خانوو نەکرێ بەناوتەوە زەوی نەکرێ بەناوتەوە نەتوانی تجارەت کەی نەتوانی کەسابات کەی نەتوانی دامەزرەی نەتوانی حتا تەنانەت دوێنێ کە چوینە ماڵێک یەکێک لە مناڵەکانیان کە لە یەکێک لە جامیعەکان بە خۆبەخش دەرزی گوتۆتەوە وانەی وتۆتەوە گوتێتی لەبەر ئەو یەکێتی بۆت نییە بە خۆبەخشیش لەم جامیعەیە وانە بڵیتەوە ئەمەیە وەزعی یەکێتی لە بادینان بۆیە کە ئەگەر ئیجازە هەبێ من سڵاوێکی گەرم بنێرم بۆ پیاوە تێکۆشەرە بۆ ژنە تێکۆشەرەکانی بادینان بۆ کەسوکاری شەیدان بۆ پێشمەرگەکانیان بۆ گەنجانیان بۆ ژنانیان بۆ خوێنکارانیان بۆ هەموو چین و توێژەکانیان بۆ ڕێکخراوە دیموکراتیەکانیان چونکە ئەمانە لێرە پێشمەرگە ئاسا مقاومە ئەکەن بێ ئەوەی هیچ بەرژەوەندیەکیان هەبێ هەر کادرێکی یەکێتی لە بادینان بۆی نییە کچی تەعین بێ بۆی نییە کوڕی تەعین بێ بۆی هەمووش منداڵیان گەورە بووە ماڵی وا هەیە 5 کەسی وا لە ماڵەوە دانیشتووە تەنها ژیانی لەسەر ئەو مەعاشەیەکە لە مەڵبەند وەرێگرێ تەنها ژیانی لەسەر ئەو مەعاشەیەکە لە هێزی پێشمەرگە وەرەگرێ بۆیەکە من لێرەشەوە جێ خۆیتەوە ڕابگەێنم داوا لە جەنابی سەرۆک بافڵ تاڵەبانی بکەم کە هاوڕێکی باشتر لە کەسوکاری کادرە سەربازی و حیزبی و سیاسی و مەدەنیەکان بداتەوە چونکە وەکو باسمان کرد ئەمەیە وەزعی بادینان جا بەم کەرەسەیەشەوە ڕۆژ هەتا ئێوارە شەو هەتا بەیانی کادر وا لەسەر عامودە وا خەریک فلێکس و ئاڵای سەوز و وێنەی سەرۆک بافڵ و ئەمانەیە بەس بیناان لە پێناو ئەوەی کە حیزبەکەی سەرۆک مامزەلال و کە درێژە پێدەری ئێستا کاک بافڵە بەردەوام بێ لە ژیانە بەردەوام بێ لە خزمەتە چونکە پێیان وایە یەکێتی لە منطقانە زەعیبێ دیموکراتیت نامینێ ئازادی نامینێ تەنانەت لەناو پارتی شاخەڵکەیە ئەڵێ ئەگەر بێ و یەکێتی لە منطقەیە نەمینە پارتی تر حیساب بۆ ئێمەش ناکە یعنی واتە یەکێتیەکان لێرە بوونە بە چرایەکەش بۆ خەڵکی تری ناو حیزبەکە زە لێرە قسەکە ئەوەیە بەم شێوەیە بەم هەموو فشارە بەم هەموو ئاستەنگە لەسەر یەکێتی هەیە لە منطقەکە لەسەر کادرانی یەکێتی هەیە لە منطقەکە بەڵام کادرانی یەکێتی شێرە کوڕ ژنانی یەکێتی شێرە ژن لەم منطقەیە لە بەردەمی ئەو هەموو فشارە وەستاون و حەملەی هەڵبژاردنی خۆیانەکەن زۆر باشە کاک محەممەد ئەی باسی دۆخەکە دەموو کرد نامێ زۆر لە کاتان بگرین دەزانین مەشغوڵ و سەرقاڵن سمامێکی دیکە دێ بگەێنی ئەوە بۆ من جێی سەرنج بوو بەڕاستی کەوتێ داواکەین ینی حکوومەتێکە گەر بەم شێوازە بەردەوام بێ پێک نەیە باشترە لەوەی کە پەلەی لێ بکرێ و پێک بێ ینی ئەوەی کە داوات کرد دەڵێی بە حکوومەتەکە ینی بەم شێوازن نابێت بەردەوام بێ بەتایبەت لە سەرەتا قسەکان تاوتت فلەکسەکانی یەکێتی بە ئۆتۆمبیلی حکومی بە ژمارە شینی حکومی باردەکرێن و لێ دەکرێنەوە ینی هێندە ناڕەحەت بوون کە بگاتەوەی بڵێن حکوومەت پێک نەیە باشترە وەک لەوەی کە بەم شێوازە پێک بێ کاگڕانکۆ حکوومەت لێرە حکوومەتی خەڵک نییە لێرە حکوومەتی پارتی دیموکراتی کوردستانە ئەوەی پارتی بێ لەم حکوومەتە حەق و حقوقی هەیە ئەوەی پارتی نەبێ ئیتر ئەمە بە خائین و بە لە دەرەوەی قانون و بەم شتانە هینەکەن فایلی بۆ دروست دەکەن مەلەفی بۆ دروست دەکەن عەزیەتی ئەدەن ئەنواع کێشەی جۆرا زۆری بۆ دروست دەکەن بۆیە کە ئێمە ئەگەر حکوومەت بەم شێوێ بێ بەهەر نەبێ
حکومت ئەبێ حکوومەتی خەڵک بێ ینی ئێمە بۆ نمونە چی ئەوەی ئێستاکە ئێمە لە محافظەی دوهۆکە معاونی محافظی نێچێتی وایە قایدی شورتەی نێچێتی وایە مدیری ئاسایشی نێچێتی وایە مدیری بەلەدەی یعنی چی ئەبوو ئەگەر لەم حکوومەتی ئێرە ئەگە 4 کەسمان هەبواە لەو حکوومەتەیە کە سەر بەیەکێتی وایە کە لە کاتێکە ئێمە دەنگی خۆمان هاوردو ئێمە بە دەنگە چونێتە دەسەڵاتەوە ئەی بۆ لە سلێمانی و لە کەرکک و لە شوێنەکان ترکەیەکێتی تا باڵە دەسا ئەنواع پۆستی گەورە گەورە بۆ گۆڕان بۆ ئیسلامیەکان بۆ چێ بۆ چێ باش ئەی بۆ لێرە یەکێتی هیچی نەبێ عنی من تێناگەم ئەم قۆڕخکردنە یعنی چی لەبەر ئەوە ئەگەر حکوومەت ئەتوانێ و من لێر و داوا لە سەرۆک بافڵ تاڵەبانی ئەەکەم بە هیچ شێوەیەک ڕێکەوتن لەسەر حکوومەتێکی بەم شێوەیە نەکا چونکە ئەم حکوومەتێکە بەم شێوە بەردەوام بێ هیچ سوودێکی بۆ میلەتەکە نییە بەعکسەوە یعنی قۆڕخ کراوە ئیتر جگە لە پارتی کەسێکە بۆی نییە لەم شارە هەناسە هەڵبشێشێ لەبەر ئەوە ئێمە دەبێ حکوومەتێک تەشکیل بکەین ئەو حکوومەتە حکوومەتی هەمومان بێ هەمومان شعوری پێ بکەین هین هەمومانە خزمەتی هەموو لایەکمان بکە پرۆژەی خزمەتگوزاری نەکرد بگەینێتە گەڕێکێکەی خۆیەتی و گەڕەکەی تر یەشێتیە نەیگەێنێ دەیان لادێی منطقەی ئاکرێ و منطقەی بەردەڕەش ئەوانەمان هەیە کە ئەکسەرێتیان یەشێتێ لەو شوێنەی کە ئەکسەرێت یەشێتی بێ ئیتر نەجادەی بۆ ئەچێ مۆلیدەی ئەشکێ بۆی نێ چاشی کاتەوە پێداویستی خزمەتگوزاری سفرە و ئێمە شەندێ هەوڵمانداوە هەندێشت بکەین بۆ نەویسمان مۆلیدە دابین بکەین بۆ ئەو گوندانەی کە کارەباکان بەم شێوەیە تەنانەت ڕێگریان لێکردین ڕێگریان لێکردین کە دەیانگوت ئێوە نابێ مۆلیدەش بۆ خەڵک بێنن ئەی کاکە ئەی ئەینە مەفەر تو خۆت حکوومەتی چاشی ناکەی نایلی منش چاشی بکەم ئەی ئەم میلەتە بۆ چۆ بڕوا لەبەر ئەوە بڕوات بێ یەکێتیەکانی بادینان ئەجا چ لە منطقەی بەردەڕەشە چ لە منطقەی گرێسێنە چ لە منطقەی ئاکرێ چ لە منطقەی کەلەکچیە لە هەر یەک لەو منطقانەی کەوا هەیە بە منطقەی سێمێل و زاخۆ و باتیفە و حتاکو ئەگاتەوە منطقەی شیلازێ و دێرەلوک و ئەو منطقانە لەو شوێنەی کە 4 ماڵێشێتی لێبێ ئیتر حیساب بکە ئەمانە وەکو وێ لە زیندانێکا بن هیچ خزمەتگوزارێکیان بۆ ناچێ باشە ئەمە حکومەت دەبێ وابێ باشە ئەگە حکومەت ئەوها بێ بۆ چیمە لەبەر ئەوە ئەبێ جارێکی تر ئیعادە نەزەرێ بکەنەوە و ئەبێ حکومەتێک بێ ئەو حکومەتە بتوانێت خزمەتی میلەتەکەی خۆمان بکە نەک ببێتە دوژمنی میلەتەکەی خۆمان زۆر بەڕێز کاک محەممەد عوسمان لێپرساوی مەڵبەندی دۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان سپاس بۆ گەیاندنی خەمی یەکێتیەکان و خەڵکانی غەیرە پارتیش لە دەڤەری بادینان بەگشتی